کێبڕکێی پارتی و یەکێتی کامیان دەگاتە کۆشکی سەلام لە بەغدا. یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر پۆستی سەرۆکۆمار و ئەگەری بەهێزیش ئەوەیە سەرۆکۆمار ئەم خولەش لای یەکێتی بێت. ئەوەش لە کاتێکدایە لە هەڵبژارنە پەرلەمانەکەی عێراقدا یەکێتی تەنها 18 کورسی دەسێناوە لە بەرامبەردا پارتی 31 کورسی هەیە. ئەگەرچی ئەمڕۆ هۆشیار زێباری وتی کاندیدیان نابێت بۆ پۆستی سەرۆکۆمار، بەڵام یەکێتی تەواو بەگومانە لەو قسەیە، چونکە لە ڕووداوەکانی دوێنێی پەرلەماندا یەکێتی هەستی دەکرد پارتی فێڵی لێکردووە و بەبێ ئاگاداری ئەوان ڕێکەوتنی لەگەڵ سەدرەکان و سون نەکردووە بۆ هەڵبژاردنی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی عێراق. لە ئێسادا پارتی هەوڵ دەدات کورسی سەرۆکۆمار بۆ یەکەم جار بەدەست بهێنێت. هەروەها یەکێتیش دەیەوێت بەردەوام بێت یان بمێنێتەوە لەسەر کورسی سەرۆکۆمار، بەڵام ئەم جارە کێبڕکێکە ئاسان نییە. لەگەڵ چەندین چاوپێکەوتن لە نێوان ئەم دوو حزبە سەرەکی کوردستان هیچ کامیان نەگەیشتنە ڕێکەوتن لەسەر یەکلاکردنەوەی ئەو پۆستە. بگرەیەکێتی سوورە لەسەر هەڵوێستی خۆی و بە بەردەوامبوونی لەو پۆستەدا و بەدانانەوەی دکتۆر بەرهەم ساڵح بۆ خولێکی دیکە پارتی ژەمە ڕەت دەکاتەوە، چونکە وای دەبینێت کورسی سەرۆکایەتی مافی دەسوورەتی پاش سەرکەوتنی لەم هەڵبژاردنەی دواییدا. دووبارە بوونەوەی سیناریۆی 2010 عەلی ئەغوانی شیکەرەوەی سیاسی پێی وایە کە دیمەنی ساڵی 2010 دووبارە دەبێتەوە، کاتێک دوو حزبەکە ناگەنە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی کاندیدێک و هەر حزبە و بە کاندیدەکەیەوە هاتە ناو پەرلەمان، کە ئەو کات بەرهەم ساڵح وەک کاندیدی یەکێتی سەرکەوتنی بەدەستێنا و ئەو کات سەرکردەی هێزە سیاسیە تەقلیدیەکان ڕێکەوتن لەسەر دەنگدان بە کاندیدی پارتی. بەڵام دانیشتنەکە جۆرێک کودەتای لەلایەن ئەو هێزانەوە بەسەر سەرکردەکانیان بەخۆیەوە بینی و دەنگیان بە کاندیدی یەکێتی نەدا. بەڵام دانیشتنەکە جۆرێک لە کودەتای لەلایەن پەرلەمانتاری ئەو هێزانەوە بەسەر سەرکردەکانیاندا بە خۆیانەوە بینی و دەنگیان بە کاندیدی یەکێتیدا، کە ئەم حاڵەتە لە دوای 2003ەوە یەکەم جار بوو ڕوو بدات. عەلی ئەغوان بۆ حلنێت دەڵێت پارتی هەموو هەوڵێک بۆ ڕازیکردنی یەکێتی دەدات بە چوونە پەرلەمان بە یەک کاندیدی پارتی، چونکە ئەزانێت کە دووبارە بوونەوەی سیناریۆی 2010 واتای سەرکەوتنی کاندیدی یەکێتی بۆ پۆستی سەرۆکۆمار. ئەوەشی وت پارتی چەندین تەنازولاتی پێشکەش کردووە بۆ یەکێتی تا بەردەوام نەبێ لەسەر ئەم هەڵوێستەی. وا دەردەکەوێت کە یەکێتی شتێکی نەماوە تا لە دەستی بدات، ئەو لە هەڵبژاردندا ئەنجامەکانی باش نەبوون، لەبەرەمە ناچێتە ژێرباری پارتی و دەستبەرداری پۆستی سەرۆکۆمار نابێت. لەبارەی ترسی پارتی لە دەنگدان لە هۆڵی پەرلەماندا ئەغوان ڕوونی دەکاتەوە حیزبە شیعەکان مەیلیان بۆ یەکێتیە بە ڕادەیەکی زۆر لە 2003ەوە، لەبەرەوە دەنگ بە کاندیدەکەی یەکێتی دەدەن بەبێ ئەوەی گوێبەوە بدەن یەکێتی چەند کورسی پەرلەمانی هەیە. لەبارەی دوورکەوتنەوەی حیزبە شیعەکان لە پارتی ئاماژەبەوە دەکات ئەمە پەیوەندی بە هەڵوێستەکانی پارتیەوە هەیە لە هەرێم، کە دیارترین پرسیش ڕێفراندۆمەکەی ساڵی 2017ەیە. هەر چۆنێک بێت ئێستا پارتی و یەکێتی گێمی دووەمی یاریەکان دەست پێ کردووە. لە گێمی یەکەمدا پارتی براوە بوو، لە گێمی دووەمدا یەکێتی هەموو شتێک دەکات بۆ ئەوەی بەسەری هات دووبارە نەبێتەوە، چونکە بە لەدەستدانی پۆستی سەرۆکۆمار یەکێتی پێگەی لە عێراقی 4 ساڵی داهاتوودا زۆر لاواز دەبێت. ئەوەش زۆر قورسە بۆ حیزبە لە یەک کاتدا لە بەغدا بێ پێگە و لە هەرێمیش هێزی دووەم بێت. یەکێتی لەم کاتەدا جگە لەو پشتیوانەی لەلایەن ژمارەی لە هێزە شیعەکانەوە هەیەتی خاڵی بەهێزی دکتۆر بەرهەم ساڵحە، کە خاوەنی پەیوەندێکی بەهێزە چ لە ناو ماڵی شیعە و سونەدا و چ لە دەرەوەی عێراق کە پشتیوانی ئێرانی و ئەمریکەکانی هەیە.